سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە هاوکاری هاوکارم ئەمیر هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتان واتە بەرنامەی ئێمە و بینەران. زۆر سپاس چاوەنیان لە نامنیشتەوە سڵاتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست هیوادارم کە لە هەر شوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی وەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لەگەڵمان بن هەر وەک ڕواڵی هەموو هەفتە ئەم نامێش چەند بابەت و چەند نامی ئێوەی ئازیز لەخۆ دەگرێت. هەر سەرەتای بەرنامەکەمان لە نامەیەکەوە دەست پێ دەکەین چاوان ئەم نامەیە نامەی کۆمەڵێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانە لە شاری بۆکان کە بە بۆنەی ساڵیادی گیانبەختکردنی هاوڕێ فواد مستەفا سوڵتانی و 41مین ساڵیادی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران نردویانە. نووسیانە هاوڕێیانی ئازیزی بەڕێوەبەری بەرنامەی ئێمە بینەران ئەم کاتەتان باش و ماندوو نەبن لە ئەرکوکاری ڕۆژانەتان و دەستان بە گەرمی دەگوشین. زۆر سپاسان دەکەین ئێوەی هاوڕێیانی ئازیز. سەتی هاوڕێیان ئەم ڕۆژانە هەڵکات بوو لەگەڵ ساڵیادی چەند ڕووداوی گرنگ لەوانە ساڵیادی تێرۆرکرانی هاوڕێ غوڵام کەشاوەرز واتە بەهمەن جەوادی ئەندامی کومیتەی ناوەندی ئەو کاتی حیزبی کۆمونیستی ئێران یەکێک لە کادرە ناودارەکانی بزوتنەوەی کۆمونیستی ئێران و یەکێک لە زیندانیە خۆڕاگرەکانی ڕژیمی پەهلەوی و هەروەها 45مین ساڵیادی گیانبەختکردنی هاوڕێ فواد مستەفا سوڵتانی یەکێک لە دامەزرێنەرانی کۆمەڵا یەکێک لە زیندانیانی سیاسی خۆڕاگری ناو سیاچاڵەکانی سەرەڕۆیی پاشایەتی یەکێک لە ڕێکخەرانی ڕاپەڕینی ساڵی 1357 لە کوردستان و سیمای ناسراوی بزوتنەوەی کۆمونیستی ئێران یەکێک لە ڕێبەرە کەمبێنەکانی ڕێکخەری بزوتنەوەی خەباتکارانەی جەماوەری و نەبەردی چەکداری لە دژی فاشیزمی ئیسلامی لە کوردستان کە بەم بۆنەوە ڕێز دەگرین لە یادی هاوڕێ غوڵامی کەشاوەرز و کاک فواد مستەفا سوڵتانی و سەرجەم گیانبەختکردوانی ڕێبازی ئازادی و سوسیالیزم و پەیمان نوێ دەکەینەوە کە تا گەیشتن بە ئامانجە پیرۆزەکانیان درێژە پێدەری ڕێگای ئەو ئازیزانە دەبین. هەروەها ئەمیر لە درێژە نامەکە جاو هاوڕێیانە نووسیویانە هەروەها ڕووداوێکی تر بریتیە لە 11 خەرمانان 41مین ساڵیادی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران. بەم بۆنەیەشەوە گەرم و گەشترین پیرۆزبایی خۆمان ئاراستەی بەڕێوەبەرانی بەرنامە ئێمە بینەران سەرجەم هاوڕێیانی ناو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و کرێکاران زەحمەت کێشان بنەماڵەی سەربەزی گیانبەختکردووانی و سەرجەم ئینسانە سۆسیالیست و یەکسانی خوازەکان دەکەین و هیوای سەرکەوتن و سەرفرازیتان بەدەخواستی. زۆر سپاس بۆ ئەو هاوڕێیانە کە کۆمەڵێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە شاری بۆکان. بەڵێ زۆر سپاسیان دەکەین ئێمەش لێرەوە دەستخۆشیتان لێ دەکەین. سپاسان دەکەین بۆ ئەو نامە کە نردوتانە بچین ئەم ویدیۆی کە خۆت ئامادەت کردووە بۆنەی ئەم نامەیە کە نردراوە بچین بیبینین دواتر بینەوە بابەتەکان دەست بکەین. شۆڕش لە هەموو شوێن وەستا شێرانە بەرامبەر هەلامار دەر چەشنی زەنگەر جیوارای کوردەواری بوو لە هەموو شوێن دیاری بوو دەمیاکاتی جوتیاران دەمێ گۆڕی زەحمەت کێشان دەمێ زەنگەر دەمێ مەزرا کۆڵاڵگردن لەگەل بەلام دەمێ زەنگەر دەمێ مەزرا کۆڵاڵگردن لەگەل بەلام. چۆن بە بابەتەکان دەست پێ بکەین ماوەیەکی زۆری نەماوە بۆ ساڵیادی ئاخێزی شۆڕشیێڕانەی ژینە ئاخێزێکی کە ڕوخساری کۆمەلگای ئێرانی گۆڕی. 2 ساڵ لەمەبەرەوە لە 26 خەرمانانی ساڵی 1401 هەتاوی خەڵکی سەقز بە دروشمی ژن ژیان ئازادی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی و یاسا و نەریتە کۆنەپەرستەکانی خۆشە. دەنگی خەڵکی سەقز لە کاتی ڕێوڕسمی بە خاکسپاردنی ژینە زۆر زوو لە تەواوی ئێران بیسترا و بە خێرایی هەموو جیهانی گرتەوە. بەڵێ پێویستە کە ئەم ڕۆژە مێژوویە و دەستکەوتەکانی هەتا ئێستای بە شێوەیەکی شکۆدار بەرزڕابگیردرێت. بۆ ئەم مەبەستە دەکرێت گەلێک شێوازی داهێنەرانەی جەماوەری بەکار بهێنرێت. ڕێزنینان لە ساڕۆژی شۆڕشی ژینە سەر لە نوێ جەختکردنەوەیە لەسەر درێژەی بزوستنەوەیکی کە هەروە بەردەوامە و هەروەها پێداگریە لەسەر بەدوەداچوونی ئامانجەکانی.
بە پێکەوە چەند ئەزمموی بە نرخی ئەم بزوستنەوەیە دووپاتکەینەوە. بڵێ بە ئەرە جۆرە لە درێژەی ڕاستەی قسەکەی تۆدا بزوتنەوەی ژینە لە هەنگاوی ئەوەڵدا چاوان تەقینەوەی بێزاری ژنان لە هەڵاواردنی جنسی بوو کە لە ماوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ئێران بەڕێوە چووە. ئەم بزوتنەوەی توانی ئەم بێزاریە بەرینە کۆمەڵایەتیە لە ژێر دروشمی ژن ژیان ئازادیدا نمایش بکات. بەڵێ ئەمیر نەخش و دۆری ژنان و لاوان لەگەڵ کوڕان و پیاوانی ئازادی خواز لەم بزوستنەوەیە زۆر بەرچاو بوو. ئەوان هەموو پێکەوە شۆڕشکی فەرهەنگی کۆمەڵایەتیان لە خوارەوە لە نێو کۆمەڵگادا پەرەپێدا. بڵێ ئەم شۆڕشە کاریگەریکی زۆری بوو چاوان لەسەر پەراوێزخستنی فەرهەنگی پیاوسالار و کۆنەپەرستانەی کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە پاڵپشتی دەکرا. ئەم فەرهەنگە باوەڕ بە جیایی دین لە دەسەڵاتی سیاسی و هەروەها باوەڕ بە بەرابەری جنسیەتی بردا ناخی کۆمەلگاوە. کاتێک ژیان لە تەنیشت ژن وەک بزوێنەری خەبات لە دژی ئاپارتایدی جنسیەتی و ئازادی واتە ڕزگاربوونی مرۆڤ لە کۆتوبەندی ستەم و سرەڕۆیە ڕەنگا و ڕەنگەکاندا خۆی دەبینێتەوە، زەمینە بۆ لێک هەڵپێکرانی خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو ناندا دەرەخسێت. ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینە خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو نانی بەیەکەوە گرێداوە. بڵێ ئەمیر بزوستنەوەی شۆڕژگێرانەی ژینا کە بە پێشنگایەتی بزوستنەوەی ژنان و هاوخەباتی لاوانی بۆێر توانی ئێران بگۆڕێت بەبێ پشتیوانی نەتەوەستم لێکراوەکان و بیرجیاوازانی ئاینی و فەرهەنگی نێدەتوانی بەم ڕادەیە جەماوەری بێتەوە. دروشمی ئازادی و ژیان گزارش لە مافی یەکسان بۆ سەرجەم شارۆمەندانی وڵات و مافی ئازادی بیر و باوەڕ و ڕادەربڕینی گشتیش دەکات. سەرهەڵدانی شۆڕشی ژینا لە کوردستانی ستەم لێکراوەوە هەڵگری واتایەکی ڕەمزی ڕوون و ئاشکرا بوو. هاوخەباتی کوردستان و بەلوچستان لەگەڵ ئاخێزی شۆڕژگەرانەی ژینا بە درێژای 2 ساڵی ڕابردوو وەک دوو جۆگرافیای زۆڵم لێکراو لەباری نەسەوەیەوە هەڵگری پەیامێکی ڕوونی هاوپشتی و یەکڕیزیە. ئەگەر هەڵاواردنی ڕەگەزی ژیانی بۆ ژنان و ئاراستە جنسیەکانی دیکە کردووەتە دۆزەخ، هەڵاواردنە نەتەوەیی فەرهەنگی و ئاینیەکانیش ڕۆژگاری زۆرێک لە خەڵکی ستەم لێکراوی ئێرانی تاڵ کردووە. ئەوەی کە ژنان ئاینە غێرە شیعیەکان بیرجیاوازانی ئاینی و عەقیدەتی لە کۆماری ئیسلامیدا لە مافی یەکسانی هاوڵاتی بوون بەهرەمەند نین لە هیچ کەس شاراوە نییە. ئەم جیاوازی و هەڵاواردنە فرە ڕەهەند و بەربڵاوە زەمینەی بۆ لە یەک نزیک بوونەوە و یەکگرتووی زیاتر لە بزوستنەوەی شۆڕژگەرانەی جەماوەردا ڕەخساندووە. بەڵێ زۆر ڕاستە هەرە سێنانی دیواری ترس و خۆڵقاندنی ورەیەکی شۆڕژگەرانەی درەوشاوە یەکێکی ترە لە دەستکەوتەکانی شۆڕشی ژینە. خۆڕاگری زیندانیانی سیاسی و خەبات و ناڕزایەتیەکانیان و هەروەها سەل لە نوێ دەستپێکردنەوەی ناڕزایەتی لەلایەن ئەو زیندانیانەوە کە لە زیندان ئازاد دەکرێن بەیانگەری ئەم ورە بەرزیەیە. بەڵێ بزوستنەوەی ژینا نەکەر یەکڕێزی و یەکگرتووی خەباتکارانێ پەرە پێدا و جگەر گۆشە زیندانی کراوەکانی جەماوەری لە دڵی هەموو لایەکدا جێکردەوە، بەڵکو تین و تەوەژمێکی نوێ بە بزوستنەوەی دادخوازی بەخشی. لە بیرمان نەشوێتەوە کە لە سەرکوتی خوێناوی ئاخێزی شۆڕژگەرانەی ژینەدا سەدان لاو لە سەرانسەری ئێران بەدەستی هێزە ئەمنیەتی و ئینتیزامیەکانی ڕەژیم گیانیان لەدەستا. ئەم شەپۆلە وەحشیگەریە هاوشێوەی کوشتارە خوێناویەکانی مانگی بەفرامباری ساڵی 96 و خەزەڵوەری 98 زۆرێک لە بنەماڵەکانی داغدار کرد. بەڵام داغدار بوون تەنیا تایبەتمەندی ئەو بنەماڵانە نییە، ئەوان بوون بە هێزێکی گەورەی دادخوازی. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بزوستنەوەی دادخوازی بە شێوەیەکی بەربڵاو هاتووەتە ئاراوە. بەڵێ یەکێک لە هۆکارەکانی مانەوەش و بەردەوامبوونی ئاخێزی شۆڕشگێڕانی ژینا لە بەرامبەر سەرکوتی دڕندانە و فاشیستی کۆماری ئیسلامی گرچنەبەری تاکتیکی کەم هەزینە و جەماوەریە. لە لووتکەی ئاخێزی شۆڕشگێڕانەدا ڕژیمی کۆماری ئیسلامی بە هەموو هێزەوە بەردەوام هەوڵیدا بۆ ئەوەی حیزبە سیاسیەکانی کوردستان ڕابکێشێتە ناو ململانەیەکی چەکداری وە بە پاڵپێوەنانی بزوتنەوەی جەماوەری بەرەو ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی پێشوەختە. ئەو بزوتنەوە جەماوەریە لە ڕێگەی سەرکوتێکی نظامی دڕندانەوە لە شەڕێکی نابەرابەردا دابمرکێنێتەوە. بەڵام وشیاری هێزە سیاسیەکانی کوردستان ئەم پیلانەی ڕژیمی پوچەڵ کردەوە. جگە لەوەش
بەشێک لە هێزەکانی دەرەوەی وڵات کە سواری شەپۆلەکان بوون و هەروەها بەشێک لە گروپ و لایەنەکانی وابەستە بە زلهێزە بیانیەکانیش لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بەڵێنی سەرکەوتنێکی خێرا و پێشوەختیان دەداوە لەم ڕێگەیشدا بەرامبەر بە ئەگەری زیانی قورسی گیانیش هەستیان بە هیچ بەرپرسیارەتیەک نەدەکرد. بەڵام وشیاری گشتی هەڵسوڕاوانی بزوتنەوەکان لە ناوخۆی وڵاتە ڕێگایەکی دیکەی گرتەبەر. بەڵێ یەکێکی تر لە وانەکانی ئاخێزی شۆڕژگەرانێژینە بریتیە لەو پرەنسیپە بێ ئەملا و ئەولایەکە شۆڕژ کاری جەماوەرە. کاتێک پرۆسێکی شۆڕژگەرانە دەست پێ دەکات ئەوە خەڵکن کە لەسەر بنەمای ویست و ئەمانجەکانیان بەرەو پێشی دەبن. بیرکردنەوە لەوەی کە گۆیە دەتوانرێت بە ڕێکلامی چڕ و پڕ و ژاوەژا و پشت بەستن بە جەرەوەی کۆمەڵگا خەڵک بەرەو ئەملا یان ئەو لە ڕابکێشرێت بۆ چوونێکی بێهودە و شکست خواردووە. بەڵێ یەکێکی دیکە لەوانەکانی ئاخێزی شۆڕژگەرانی ژینە ئەوەیە کە پێی زیاد بکەین هیچ هێزێک ناتوانێت لە بەرامبەر جەماوەری ڕاپەڕی و ناڕازیدا خۆراگری بکات. ئاخێزی شۆڕژگەرانی ژینە تەواوی تەرح و پلانە سەرکوتگەریەکانی ڕژیم و لەوانە تەرحی یەکدەستکردن و مشتی ئاسنینی لەگەڵ شکست و ناکامی بەرەو بکەنەوە. هیچ هێزێکی دەرەکی لایەنگری بەهێزبوونی خەڵکی ئێران نییە. ئەمە لە وانەکانی تری ئاخێزی شۆڕژگەرانێژینایە. لە سەرەتای ئاخێزی شۆڕژگەرانێ ژن ئازادیدا کە باوەڕ بە ئاڵوگۆڕی خێرای دەسەڵات و گرتنە دەستی کۆنتترۆلی دەسەڵات لەلایەن هێزەکانی وابەستە بە زلهێزە بیانیەکانەوە وەک بۆچوونێکی زاڵ نیشان دەدرا ئەو بڕوایە هەبوو کە گۆیە بەشێک لە زلهێزە دەرەکیەکان لایەنگری گۆڕینی ڕژیم لە ئێراندان و هەوڵ دەدەن پشتیوانی لە بەدەسەڵات گەیاندنی ئەو هێزانە بکەن کە بە ئاراستەی بەرژەوەندیەکانی ئەوان کار دەکەن. بەڵام هیچ کام لە وڵاتە کۆنەپەرستەکانی ناوچەکە و هیچ زلهێزێکی جیهانیش خوازیاری ئێرانێکی ئازاد ئاوەدان دیموکراتیک و پشتبەست و بە ئۆرگانەکانی دەسەڵاتداریەتی جەماوەری نین. لەسەر بنەمای ئەم وشیاریە مێژوویە کە ئەمڕۆ سەرجەم پرۆژەکانی زلهێزە دەرەکیەکان لە پێش چاوی خەڵک کۆتون و ئیتر هیچ بایخێکیان نەماوە. بەڵێ لە حەلومەرجێکدا کە زلهێزە دەرەکیەکان بیر لە هاوکاری لەگەڵ ڕژیم ئیسلامی دەکەنەوە و نیگەرانن سەبارەت بە پێشهاتە شۆڕژگەریەکان لە وڵاتێکی گرنگ و لە هەستیارترین ناوچەی جیهان هاوپشتی و هاوسۆزی خەڵکی جیهان لەگەڵ ئاخێزی شۆڕژگەرانی جەماوەری لە ئێران مایەی هیوا و دڵخۆشیە. خاڵێکی دیکەی ئەرێنی و جێگەی ستایشی ئاخێزی شۆڕژگەرانی ژینە بریتیە لە ڕنگدانەوە و دەنگدانەوەی جیهانی ئەو ئاخێزە. ئاخێزی شۆڕژگەرانی ژینە کە خەبات لە پێناو ئازادی و خەبات لە پێناو نانی لە یەک هەڵپێکاوە و بزوستنەوەی داواکاری سەوەرەکانی لە خوارەوە پەرە پێداوە هەروەها ناخی کۆمەڵگای وروژاندووە و بەکردەوە بووە هۆی ئاڵوگۆڕ و وەرچەرخانێک بەرەو چەپێکی چینایەتی. لە 6 پوشپەڕی ساڵی 1403دا دروشمی نا بۆ ئێعدام مەرگ بۆ دیکتاتۆر لە نێو زیندانەکاندا دەنگیدایەوە. ژنانی بوێری زیندانی ئەڤین بەم جۆرە ناڕزایەتیان دەربڕی بەرامبەر بە حکمی لە سێدارەدانی پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی دوو چالاکی مەدەنی و مافی کرێکاران. ژنانی زیندانیانی ئەڤین سەرڕای زەختی زۆر شەو تا بەرەبەیان لە حەوشەی زیندانی ئەڤین دانیشتن و درێژان بە ئێعترازدا و سەرکوتی توندیش نەیتوانی لەو ڕێگەی کە گرتویانەتە بەر واتە دژایەتی لەگەڵ سێدارەدان بێزاریان بکات. زیندانیانی زیندانی قزل حەسەر لە شاری کەرەج ماوەی چەند مانگێکە سێ شەمانە هەڵمەتی نابۆی عەدامیان دەست پێ کردووە و لە ڕۆژدا مانیان لە خواردن گرتووە تا ئێستاش زۆرێک لە زیندانەکان پەیوەندیان بە بزوستنەوەی ناڕزایەتیەکانەوە کردووە. ئێستا کە هیچ ئێقدامێکی جدی بۆ ڕاگررتنی سزای ئەعدام نییە و کۆماری ئیسلامی وەک ئامرازی ترساندن و تۆقاندنی کۆمەڵگا بەردەوام بەکاری دێنێ، ژنانی زیندانی خۆیان دەست بەکار بوون. هەروەک چۆن لە شەقامەکاندا پێشەنگ بوون بە دەستپێکردنی هەڵمەتی جۆرا و جۆر لە زیندانەکاندا، ئەم جارەش پێشکەوتون تا لەم سەنگەرەشدا
دەسەڵاتی سەرکوتگەر بە چۆکدا بدەن. بەڵێ بەردەوامی و پەرەسەندنی کەمپینی سێشەممەکانی نا بۆ ئێعدام لە کاتێکدایە کە بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی ڕژیم لە سەرەتای ساڵی 1403 زیاتر لە 310 کەسیان لە سێدارەداوە. حکوومەت بە خێراترکردنی ماشێنی ئێعدام تەنها لە مانگی گەلاوێژدا 118 کەسی ئێعدام کرد. ڕژیمی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتاوە با لە سەدارەدانی بە کۆمەڵی شۆڕشتێران و ناڕازیان و دژبەرانی خۆی سەقامگیر بوو و هەتا ئێستاشمانەوەی خۆی بۆ ئامرازەوە گرێداوە. بەم هۆیەوە خەبات لە دژی سزای لە سێدارەدان و بۆ هەڵوەشانەوەی ئەم سزایانە ئەو زیندانیە سیاسیانەی کردووە بە پێشەنگی خەباتێکی ئازادی خوازانە. با بچین ناو بڕێک ببینین دێنەوە خزمەتە. وەخۆری گەشی ئازادی شەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە ڕۆژهەڵاتم خۆشاوە و وەتەمبی دوژمنانەکە لەبەر خۆدان بەردەوامە و ڕۆژی ڕوونیان تاریگەکە بەخۆکەی بیستم کارن تویان نەمێنێ لە ئێرانە بە یەکجاری بیری کۆنیان بسرێتەوە لە جیانە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەباتە سەرڕای دۆڕاندنی لە هەنگاوی یەکەمدا ئێستا ئەگەر بە گەشتبینیەکی زۆرەوە سەیری بەڵێنەکانی پزیشکیان بکەین پێویستە چاوەڕێی ئەو سیاسەتە بین کە باز لە حکوومەتی هاوپەیمانی نیشتمان یان حکوومەتی وفاقی ملی دەکەن. ئەدایەکی لەم جۆرە دوو پرسیاری بنەڕەتی دێنێتە پێشەوە. باندە سەرەکیەکانی ناو دەسەڵات کە لە سیاسەتی یەکدەستکردنی دەسەڵات شکستیان هێنا چۆنە ئێستا خۆیان دەخەنە ناو سیاسەتێکەوە کە ڕێگای لە ڕابردوو جیاوازە. ئەوانەی لە حکوومەتدا کە تا دوینێ لە سیاسەتی سەرکوتکردنی کۆمەلگادا ڕۆڵیان دەژێڕا چۆنە خۆیان لەگەڵ سیاسەتی یەکێتی نەتەوەی یان هەمان وفاقی ملی ئەمڕۆدا دەگونجێنن. وفاق لەگەڵ کێ و بە کام مەبەست. هەژمارێکی کەم لە کەسەکان کە بەشێکی زۆری دەسەڵاتیان بەدەستەوەیە چۆن قبول دەکەن بە ناوی یەکێتی نیشتمانی ڕێز لە مافی هاوڵاتیان و داخوازەکانی کۆمەلگا بگیرێت.
بەڵێ پرسیاری دووهەم دەگەڕێتەوە بۆ جەوهەری سیاسەتێک کە ئامانجی ئەوەیە لە یەک دەستسازیەوە ببێتە هێمایك جۆرێک لە یەکڕێزی نەتەوەئی لە کۆمەڵگەدا یان هەنگاو بەرەو ئەو سیاسەتە دابنێت. ئەم پرسیارە زۆر بنەڕاتیە چونکە کۆمەڵگای بێهیوە و بێمتمانە بە حکوومەتی ئەمڕۆ ئێران لە ڕووی ئاستی داخوازی و ڕەوانشناسی کۆمەڵەوە وەکو ساڵەکانی 1376 و 1392 نییە و بەراوردیش ناکرێت. کە ورد سێری ئەم سیاسەتە دەکەین لە ڕاستیشدا ئاشتی لەگەڵ کۆمەڵگا نییە. بە پێچەوانە ڕێکەوتنی بەندەکانی ناو حکوومەتە بۆ بربەرەکانێ یەکدەست بەرامبەر بە خەڵکانێک کە لێیان وەرگەڕاونەتەوە. کەوابوو ئەوەی ئەمڕۆ بەدەست هاتووە دەرەنجامی ئەقلانیەتی نوێی حکوومەت نییە. دەرەنجامی ڕاستەوخۆی خۆڕاگری چەندین ساڵەی کۆمەڵگایە. کۆمەڵگای کە دەیەوێت دۆخەکە بگۆڕێ و ڕێزگرتن لە مافی سەرەتایی هاوڵاتیان و واسێنان لە ستەم و نابەرابەری ڕژیمی ئاینی کە بەسەر خەڵکی ئێراندا دایسەپاندووە کات بە یاسای نەگۆڕی ناو کۆمەڵگا. بڵێ هەر لەبەر ئەم هۆکارە پرسیاری بنەڕەتی ئەوەیە چۆن سیاسەتێک کە پەیوەندی بە یەکێتی نەتەوەیەوە هەبێت دەتوانێت بەرژەوەندی گشتی و پێش لە بەرژەوەندی سیستم بخاتە ناوەندی ئیستراتیژیەکانی خۆیەوە. چۆن دەتوانن وڵامی داخوازیەکانی خەڵکو و کۆمەلگا بداتەوە بەبێ ئەوەی گۆڕین لە پێک هاتە قۆسەپێن و سەر و دەست پێ بکاتەوە. هەفتە و مانگەکانی داهاتوو ئەوانە دەردەخەن کە ئایا سیاسەتی وفاقی ملی لە بوارەکانی هەڵبژاردننی شێوازی ژیان و جلوبەرگ، ئازادی ڕادەربڕین و ڕاگەیاندن، کۆتایی هێنان بە سەرکوتی سیاسی و ئازادکردنی زیندانیانی سیاسی و چالاکانی مەدەنی، لابردنی فیلترینگ، ڕێزگرتن لە ئازادی ئەکادیمی و زانکۆ، کۆتایی هێنان بە سیاسەتی ئایدیۆلۆژی و ستەمکارانە لە پەروەردەدا، پاراستنی مافە بنەڕەتیەکانی خەڵک، بەرەنگاربوونەوە لەگەڵ گەندەڵی، کۆتایی هێنان بە لە ناوبردنی ژینگە، واسهێنان لە نابەرابەری جنسی و ئاینی و نەتەوەیی، لابردنی گرژی و ئاڵۆزی لە سیاسەتی دەرەوە، ڕوونبوونی داڕشتنی سیاسەتەکان، ڕێگریکردن لە دەستێوەردانی سەربازی لە سیاسەت و ئابووریدا، شتێک بەرەو پێش دەبات یان پرۆژەی وفاقی ملی وەکو ڕێخستنی باندەکانی ناو حکوومەت دەبێتە وشەیە کە ناوەڕۆکەکەی خاڵیە؟ ئەلبەت بە بڕوای من پێویست ناکە چاوەڕوانی ڕۆژان و مانگەکانی دوایی بین ئەمیر. کۆماری ئیسلامی ئیمکانی ئاڵوگۆڕی نییە. لانی کەم لە سیاسەتی ناوخۆیدا زەرفەتی دابینکردن و جێبەجێکردنی ئەو خاڵانەی سەرەوەی نییە. هەر وەک باسکرام دەستە واژێ وفاقی ملی هاوپەیمانی باندەکانی ناو حکوومەتە بۆ ئەوەی بربەرەکانی ئەم دۆخە بکەن. ئەویش ممکن نابێ جگە لە ئێدامەی سەرکوت و سەلماندنی بێمافی خەڵک.
بربادەکەین گشتیهان ئازادەکەین دژمنان بربادەکەین گشتیهان ئازادەکەین بۆ جیهانی بەختیار هەڵدەرین هەڵدەرین بۆ جیهانی بەختیار هەڵدەرین هەڵدەرین کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین بۆ قەڵای سەرمایەدار تێکدەرین تێکدەرین 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 کارگەرین جەنگاوەرین ڕەنجدەرین تێکۆشەرین. چاوان بابینە سەر نامەکان و نامانی کە بۆمان هاتوون یەکەم نامەمان لەلایەن کاکسمکۆ لە مەهاباتەوەیە نامەیەکی بۆ نردوین کاکسمکۆ و نووسیوێتی ماوەیەک لەمە پێش خامنەیی لە کۆبوونەوەیەکدا باسی لە کشانەوەی تاکتیکی کردووە لەم دوایشدا لە کۆبوونەوە لەگەڵ کابینەکەی پزیشکیان باسی لە ڕاهاتن و سازان لەگەڵ دوژمنانی کردووە وتی ڕاستە نابێ فریوی دوژمن بخۆین و چاوەڕێبین بەڵام جاری واشە دەکرێت لەگەڵ هەمان دوژمن بسازین. ئەم قسانە لە کاتێکدایە کە لە نێو دەسەڵاتی کۆماری ئیسلامی و هەروەها کابینەی پزیشکیان دەنگی بەهێز هەیە بۆ پێکهێنانی ئاڵوگۆڕ لە سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی. لەناوخۆ هاودەنگن بۆ سەرکوت سەلماندنی بێمافی و پێیان وایە ئەمە عمری دەسەڵاتیان درێژ دەکاتەوە. ئایا ئەم هێزە دەتوانێت تەئسیر و کاریگەری بکاتە سەر دەستگای ڕێبەری؟ لەم بارەوە بۆچوونێک هەیە کە پێ وایە بە لە بەرچاوگرتنی چەند فاکتەر لەوانە پەرستاندنی شەڕ لە ناوچەکە و ئەگەری گەڕانەوەی ترامپ و تەواوبوونی کاتی لە ئارابوونی بەرجام لە ئۆکتۆبری ساڵی داهاتووی و گەڕانەوەی هەموو تەحریمەکان ناشێ دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامی بیری لێ نەکرد بێتەوە کە لەو کاتەی لە بەردەستیەتی ئیستفادە بکات بۆ دەربازبوون لە قەیران و ئەگەرەکانی داهاتوو. بەڵام ئەمە یەکەم جار نییە کە خامنەئی باس لە سازان لەگەڵ دوژمن دەکات. پێشتر باسی نەرمشی قارەمانامنەمان لێ بیست بوو کە بوو بە هۆی ڕێکەوتنی بەرجام لە ساڵی 2015 یان تەنانەت لە دەورانی ڕئیسیشدا چەند جارێ هەر ئەم باسەی هێنا بۆەوە گۆڕێ کە دەکرێت لە شرایەتێکدا لەگەڵ دوژمن سازان بکرێت. بەڵام هیچکام لەم قسانە نەبوون بە ئاڵوگۆڕێکی جدی و بەرچاو لە سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی. بەڵێ هەر ئەم لێکدانەوەیە دەبێتە هۆی ئەوەی کە ئەم جارە بە گومانی زۆرترەوە چاو لە قسەکانی خامنەی بکرێ هەرچەندە نێو دەسەڵات و هەروەها کابینەی پزیشکیاندا بیرۆکەی سازان و ئاڵوگۆڕ لە سیاسەتی دەرەوە هەیەوە دەکرێت وەک هەندێک چاوی لێ بکەین. بەڵام ئەوەی ڕاستی بێ کەش و هەوای لایانی بەرامبەر واتە وڵاتانی ڕۆژاوا و ئامریکاش هێندە بۆ ئەم سازانە لەبار نییە. با بزانین بۆ کەمتر لە 3 مانگ کات هەیە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئەمریکا. زۆر ئاسان نییە لەم ماوەیەدا دەوڵەتی ئەمریکا بەنیاز بێ کارێکی جدی بۆ سازان بکات. جگە لەمە لەم ساڵانەی دواییدا گەلێک ڕوودا و لەوانە شەڕی ئۆکراین و هەروە شەڕی غەزە و پەرەسەندنی ئاژاوە و نائەمنی لە ناوچەکە بۆتە هۆی ئەوەی کە کۆماری ئیسلامی پتر لە هەر کاتێک وەک یەکێک لە هۆکارەکانی ئەم ڕووداوانە سەیری لێ بکرێت. لە ئاوا کەش و هەوایەکدا ڕۆژاوا و ئەمریکا بۆیان ئاسان نییە کە بکەونە نێو ڕوتی سازان لەگەڵ کۆماری ئیسلامی. بەڵێ بەڵام لە نێوخۆی کۆماری ئیسلامی بەبێ لە بەرچاوگرتنی کەش و هەوای جەرەوە بۆ کۆماری ئیسلامی ناچارە ڕێگای سازان و ڕێگای ئاڵوگۆڕ لە سیاسەتی دەرەوەی خۆی بگرێتە بەر. بۆ وەڵام بەم پرسیارە دەبێت چەند نیشانە لە بەرچاو بگرین. یەکەم چۆنیەتی وەڵامی کۆماری ئیسلامی بە تیرۆرکردنی ئیسماعیل هەنیەیە. ئەگەر کۆماری ئیسلامی بەنیاز بێ پەلامارێکی قورس بکاتە سەر ئیسرائیل دۆخەکە زۆر ئاڵۆزتر دەبێ و وەک ئەوە دەچێت تەقەی لە لاقی خۆی کردبێت. هەر بۆیە گوتاری وەڵامی سەخت ئێستا جێگەی خۆی داوە بە وەڵامی حساب شدە. دووهەم ئێستا ئەگەرچی زیندووکردنەوەی بەرجەم ئاسان نییە بەڵام کۆماری ئیسلامی خەریکە هەوڵی خۆی ئەدات کە لەگەڵ دەوڵەتانی ڕۆژاوایی ڕێگای زیندووکردنەوەی بەرجەم بدۆزێتەوە. سێهەم کەش و هەوای ناڕزایەتیەکان کە هەر ڕۆژە پەرەدەستێنێ و کۆماری ئیسلامی کەوتوتە بەر ڕق و بێزاری بەرچاوی خەڵک ئەگەرچی تێپەڕبوونی کات و ئەگەر و ڕووزاوەکان زۆرتر ڕوون دەکاتەوە بەڵام هەر چەشنە ئاڵوگۆڕ لەم ڕەوتان لەوانەیە ڕووزاوەکانی ناوچەکە
هەڵبژاردنەکانی ئەمریکا و هەروەها کێشە نێوخۆیەکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە کاسبی و بازرگانی بەم دۆخە یانی تەحریمەکان دەکەن دەتوانێت کاریگەری لەسەر دۆخەکە بێ. بەڵام یەک شت ڕوونە کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی ناتوانێت بێ هاڵ و گۆڕ لە سیاسەتەکانی دەرەوەی خۆی لەم دۆخە دەرباز بێ. ئەوەی بیست بێتان کورتکراوەی نامەی کاکسمکۆ لە مەحابادەوە بوو کە بۆمانی نردبوو. زۆر سپاس لە کاکسمکۆ بۆ نارزنی ئەم سپاس لە کاکسمکۆ بۆ نامەکەی. چاوان پاپچین هەرچین نامێکی تر بخێنینەوە. نامێکی ترمان لەبەردەستە کە کاگڕەحیم لە ئەحوازەوە نردوێتی و نووسیوێتی ماوەیەکە لە شارێکی دیکەدا دەژیم بە پێچەوانەی درۆکانی وەزارەتی وزە. کارەبا پەیتا پەیتا بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت دەبچڕێ. چەند کاتژمێرێکی تر لەوانەیە هەر لەم شارە لەگەڵ پچڕانی ئاویش بەرەڕووبینەوە. ڕۆژەکانی ئەوەڵ وام دەزانی هۆی ئەم پچڕانانە زەختی زۆرە لەسەر هێڵی کارەبا، بەڵام ئەمڕۆ دڵنیا بوومەوە کێشەی سەرەکی ئەمە نییە، چون هەر ئەم شارە نییە پچڕانی ئاو کارەبا چەند شاری تریشی گرتوێتەوە. چەند کەس ئەناسم کە پچڕانی بەردەوامی کارەبا بەرهەمهێنانیان لە کارگا و شوێنی کاریان دابەزیوە. ئەم دابەزان نەبووتە هۆی ئەوەی ژمارەیە کرێکار بێکار بکرێن. ئاشنایەک لە وەزارەتی وزە دەیوت بەڕاستی بەرنمەکانیان هەفتەیە، بەرنامەی درێژخایانیان کە هیچ تەنانەت بەرنامە کورتخایانیشیان بۆ ئەم دۆخەنیە. لەم گیرروورێدا باز لە هێنانی سەیارەی بەرقی دەکرێت لە کاتێکدا سەنعەتی کارەبا لە داڕماندایە. هیچ تەرح و پلانێک بۆ قەرەبووکردنەوەی ئەم دۆخە نابینم یان نایبیستم و لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا یەک شوێنی بەرهەمهێنانی وزە کاران نەکراوەتەوە. پلانێک بۆ کەڵک وەرگرتن لە ئەنەرژی هەتاو و با لە ئارادانیە. منیش لە کەشی فیلترکراوی ئینتەرنێت بە نیگەرانی لە بڕینی کارەبا هەر ئەوم بۆ دەکرێت کە ئێستا بینوسم. بەڵێ لە درێژەی نامەکەیدا کاگڕەحیم ئەڵێ بەڕاستی پرسیار ئەوەیە بابەتی ئەم کارەساتە دەبێت لە کێ سکاڵا بکەین و سکاڵا بۆ کوێ بەرین. لە دەوڵەتی ڕەیسی یان ڕۆحانی یان ئەحمەدی نەژاد یان دەوڵەتی خاتەمی کامیان بەرپرسیارن؟ لە دۆرانی شەڕ لەگەڵ عێراق ئەگەر سەرکەوتنێک دەبوو هەموو خۆیان بە سەحەبی دەزانی. هلیکۆپتەرێک بەردەبووە ئەرتش دەیوت من بووم، سوپا دەیوت من بووم و ژاندەرمەری دەیوت من بووم و تەنانەت دانەدانا چەک بەدەستانی ناوشەڕ دەیانوت ئەوان بوون. ئەوەی کە دەستکەوتە هەموو خۆیان بە ساحەبی دەزانن، لە ڕێبەری تا ئۆستاندار و فەرماندار و هەموو مودیر و کاربەدەستێت. بەڵام کارەساتەکان کەس خۆی ناکاتە ساحەبی. بۆ بێکارەبایی، بۆ بێئاوی، ئەسڵەن بۆ گرانی، بۆ بێکاری، بۆ تەحریمەکان خەتای کیە؟ ڕێگەی ئاسان ئەوەیە بڵین خەتای ئەمریکا و ئیسرائیلە. لە ڕاستیدا ئەوەی باشە بۆ مەقاماتەکانە و ئەوەی کارەساتە بۆ خەڵکە. ڕاستی ئێستا ئەم شارە و زۆر شاریتر کارەبایان نیە. تۆ بڵی ئەوانیش یان کاربەدەستانی کۆماری ئیسلامیش بێکارەبا بن ئەویان نەبێ نا. ئەوان نازانن بێکارەبایی و بێئاوی و گرانی و بێکاری و دەرد و ئازار چییە. ئەی بۆ نەڵێن خەریکە لە لووتکە نزیک دەبینەوە. کچێکم شەهیدە بێ و پڕخاسێکم ئەدەن لەدار کە کچێکم شەهیدە بێ و پڕخاسێکم ئەدەن لەدار هەزاران کۆستی ڕابردوش لە ناخما دێنەوە هاوار هەزاران کۆستی ڕابردوش لە ناخما دێنەوە هاوار ئیتر بە سەقز و مۆم و بە شۆڕش و بە ئازادی ئەڵێن ژینا ئەو ئەکەینە بەڵێ سەیدڵ لە سرود و هەڵپەڕینا نابێ دوژمن سەری بەرزی کچانی کورد ببینێ لە قژڕنینا
چونکە ئیتر لێرە بە وڵات چۆکدانا دەین لەناو پرسە و ماتەمینە نابێ دوژمن سەری بەرزی چاری کورد ببینێ لا قژڕنینە چونکە ئیتر لێرە بە وڵات چۆکدانا دەین لەناو پرسە و ماتەمینە نابێ دوژمن سەری بەرزی چاری کورد ببینێ لا قژڕنینە چونکە ئیتر لێرە بە وڵات چۆکدانا دەین لەناو پرسە و ماتەمینە. ڕووداوەکانی بزوتنەوەی ژینە زۆر یەک لە هەڵسەنگاندنەکانی تێکدا بە تایبەت لە بەرەی دەسەڵات کە پێیان وابوو زوو کۆی دەکەنەوە کەچی ئێستاشی لەگەڵ بێت درێژەی دەسەڵاتیشیان کەوتۆتە بەر مەترسی. چۆن؟ لەلایەک نسلێکی تازە بە تایبەت ژنان چالاکانە هاتنە مەیدان و ویستی مافی بەدەستەوەگرتنی چارەنووسی خۆیان بەرز کردەوە. لەلایەکی ترەوە کاتێک بزوتنەوەکە هەمووی پێک هاتی دەسەڵاتی بردەژێر پرسیارەوە بەرەی ئیسلاحخواز و پاوانخواز شەڕیان لەسەر دەسەڵات کەوتە پەراوێزەوە و ناچار بەوەکران کە بەرامبەر بەم نەسلە و ئەم ئاڵ و گۆڕە جارێ خۆیان یەک بخەن. ئەم نەسلە تازەیە دەسەڵاتی کۆماری ئیسلامیان پێقبول نەدەکراوە پێی لەسەر ئاڵ و گۆڕی بنەڕەتی دۆخەکە دادەگرت و بە شێوازی مەدەنیانە پێی نایە ساحەی سیاسی بۆ ڕقەم لێدان بە چارەنووسێکی تر. دەسەڵاتی سرەڕۆ ڕێگایەکی جگەل لە پاشەکشە و قبولی ئەم واقعیەتەش بۆ نەمابوو. بەڵێ هەڵبژاردنە بێ ڕۆنەقەکانی ساڵی 1403 جگە لە بێ ئابڕۆکردنی دەسەڵات پاشەکشێ داسەپاند. بەڵام ئایا هەر پاشەکشەیەک پاشەکشە لە خۆ سەپاندنە بە بڕوام وانە. ڕادەی کشانەوە بەستراوە بە ڕادەی هاتنە پێشەوەی هێزی بەرامبەر. مەسەڵەن لە شەڕ جاری وایە دەکێشیتەوە تا بە خەسارەتی کەمتر خۆت بۆ پەلاماری زۆرتر ئامادە بکەیت. یان جاری وایە لە شوێنێک دەکشێتەوە تا لە شوێنێکی تر خۆت بە هێز بکەیت بۆ پەلامارێکی تر. بەڵام جاری وایە بە لە یەکدانەوەی هەڵا لە دۆخەکە شەڕێکی فەرسایشی توش دەبی. من بەڕاستی لەسەر ئەو باوەڕەمکە ڕاستە کۆماری ئیسلامی پاشەکشێ پێکراوە بەڵام بە تەواوەتی تێک نەشکاوە. ڕادەی کشانەوەی بەستراوە بە ڕادەی هێزی گۆڕینی دۆخەکە و ئەمە دیاری دەکات کە چەندە دەکشێتەوە و سەرنجام تێک دەشکێت. زۆر ڕاستە چاو لێ بکەن دەسەڵات پاشکستی لە یەک دەستکردنی ناوخۆ بە ناچار پزیشکیانی هێنا ناو گەمەی سیاسی و تەنانەت بە چەند کەسی ئیسلاحوازیش ملیدا. ئەم کشانەوەی بەرامبەر بە بەرەی ئیسلاحواز نەبوو بە پێچەوانەوە پاشەکشە بوو بەرامبەر بە بەرەی گۆڕانی دۆخەکە ینی هێزی ویست و داخوازی خەڵک لەژێر دروشمی ژن ژیان ئازادیدا بوو. پێیوا بوو بەم جۆرە دەتوانێت پێش بەم ڕەوتە بگرێەوە لە پەلاماری زۆرترن لە پەلاماری زۆرتریان کەم کاتەوە. کەوابوو دەتوانین بڵێین ئەم ئاڵوگۆڕە لە سیاسەتی چۆنیەتی دەسەڵات لە یەکدەستکردنەوە بۆ ڕێگادان بە تەرکیبێک لە باندەکانی ناودەسەڵات کشانەوە بوو بەرامبەر بە پەلاماری خەڵکی ناڕازی بۆ سەر گشت دەسەڵات. خۆ ئەگەر بسەلمایە کە ژنان حەقی ئازادی جلوبەر پۆشینیان هەیە و کەس ناتوانێت بە ئیجبار جۆرێکی دیاریکراو لە پۆشش داسەپێنێ ئەو کات ئەمە تێکشکاندنی یەکێک لە ستونەکانی دەسەڵات دەبوو کە پاڵی پێوەداوە. بەڵام ئەم سەلماندنە هێزێکی زۆرتری لەوەی کە تا ئێستا لە ئارادا بووە پێویستە. کەوابوو نابێ مەیدانی بربەرەکانێ بگۆڕدرێت. ئەگەر تەوەری جاواکاریەکان کەس ببێتەوە، ئەگەر بەرگری لە مافە سەرەتاییەکان کەس بێتەوە، ئەگەر دوای ئازادی و بەرابەری و هاتنە مەیدانی دەسەڵاتێک کە ئەم ویستە بنەڕەتیە بپارێزێ کەم بێتەوە، ئەگەر دژایەتی لەگەڵ سەرکوت کەم بێتەوە، ئەگەر دیفاع لە زیندانیانی سیاسی کەم بێتەوە، ئەگەر دژایەتی لەگەڵ سزای ئاعدام کەس بێتەوە، ئەوە مەیدانی بربەرەکانێش دەگۆڕدرێت. ئێستا کە دەسەڵات بە تەواوەتی تێک نەشکاوە، ئەمکانی ئەوە بەدەست دەهێنێت کە پاشەکشەکردنەکانی تا ئێستای قەرەبوو بکاتەوە. دەسەڵات ساحەی بربەرەکانێ بە قازانجی خۆی دەگۆڕێ. ساحەی واقعی گۆڕینی دۆخەکەیە و گۆڕینی دۆخەکەش بێ تێکشکاندنی دەسەڵاتی سیاسی ئێستا ممکن نابێ. تێکشکاندنیش بەبێ بەهێزبوونی بەرەی گۆڕانی دۆخەکە بۆ بنیادنانی کۆمەڵگایەکی ئازاد و بەرابەر بەدینایت.
کەوا بوو بە بڕوای من قبوڵی پزیشکیان لەلایەن دەسەڵاتەوە ڕاستە پاشەکشەیە، بەڵام ئەگەر نەگات بە بەهێزبوونی بەرەی گۆڕانخواز لە نێو کۆمەڵگە. لەوانەیە هەر ئەم پاشەکشەیە دوورکەوتنەوە لە ئامانج و دەربازبوونی دەسەڵات لە پاشەکشەی زۆرتر و سەرنجام تێکشکاندنی بێ. دەسەڵات تێک نەشکاوە، کشاوەتەوە، بەرامبەر بە هێزی خەڵک کشاوەتەوە. بەڵام ئایا ئەم بربەرەکانێ کردنە دەبێتە هۆی کشانەوەی زۆرتری دەسەڵات و سەرنجام تێکشکاندنی؟ ئەمە بەسراوەتەوە بە هێزی پەلاماری خەڵک. بەڵێ ئێمە لە بیرمان نەبوو کە ئەم نامەیە کاک شەماڵ لە شاری بانەوە ناربووی. زۆر سپاسی کاک شەماڵ دەکەین بۆ ئەم نامە تێر و تەسەڵی کە ناردی. ئەفچین ناوبڕێک ببینین چاوان دەتردێنەوە درێژە بەرنامەکەمان.
بەدانانی 4 ژن لە کابینەی مەسعود پزیشکیان ئەو پرسیارە دێتە ئاراوە کە ئایا کۆماری ئیسلامی بە شێوەیەکی بنەڕەتی و یەکلاکەرەوە بوونی ژنانی لە ئاستە بەرزەکانی دەسەڵات قبول کردووە یان ئەم هەنگاوە تاکتیکێکە بۆ تێپەڕاندنی قەیران لە ئێران و نمایشی پێوادات. ئەمە سەرەتای نامەی هاوڕێ پەخشانە چاوان و لە درێژەی نامەکەدا هاوڕێ پەخشان نووسیوێتی قەیرانی کەلێنی نێوان حکوومەت و کۆمەڵگای ژنان هەر لە سەرەتای دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە بزوتنەوەی ژن ژیان ئازادی گەیشتە لووتکە و تونتر بووە. نابێ ئەوە لەبیر بکرێت کە خامنەیی چەندین جار ڕێگەی بە ڕێوشۆنی پاشەکشەی تاکتیکی داوە گۆڕانکاری کاتی لە سیاسەتەکاندا بەدواوە بووە. لەم دوایانەدا بەڕوونی وتی پاشەکشەی بێ تاکتیکی لە هەر بوارێکدا تووڕەیی خوددا بە دوای خۆیدا دەهێنێت. ئەگەر بوونی ژنان لە کابینەدا بە جۆرێک لە پاشەکشەی تاکتیکی لە قەڵم دەین پرسیار ئەوەیە کام کەلێن ئەم پاشەکشەیە تەوزیهدات. بەڵێ ئەمیر هاوڕێ پەخشان هەروەها نووسیویەتی کەلێنی نێوان بەزووسنەوەی ژنان و حکوومەتی خۆسەپێنەر لە ئێران لە چەند لایەنی سەرەکیدا دەرکەوتووە. هەر یەک لەم لایەنانە ناڕزایەتی قوڵ و بەربڵاوی کۆمەڵگا بەتایبەت ژنان لە بەرامبەر سیاسەتەکانی حکوومەت و جیاوازیە زەقەکانی نێوان داخوازیەکانی ژنان و ئەو بێمافیانە کە لە سیستمی سیاسیدا سەپێنراون دەردەخەن. یەکێک لە دیارترین دەرکۆسەکانی کەلێنی نێوان بەزووسنەوەی ژنان و ڕژیم کەم بوونەوەی بەرچاوی بەشداری ژنانە لە هەڵبژاردنەکاندا. زۆرێک لە ژنان و گەنجان بە بایکۆتکردنی جەنگدان ناڕزایەتی خۆیان لە سیستمی سیاسی دەسەڵاتدار و بێ متمانەئی لە چاکسازیەکانی ناو سیستمەکەوە دەربڕیوە. ئەم بایکوتانە لە ساڵی ڕابردوودا بەتایبەت لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی و ئەنجومەنی شارەکاندا و هەمویان بە بەشداری کەمتر لە 50% دیار بوون. ناڕازی بوون لە دۆخی مافەکانی ژنان و نەبوونی ئازادیە مەدەنیەکان کۆچی ژنان لە ئێرانەوە زیاتر کردووە. زۆرێک لە ژنانی خوێنەوار چالاکانی مافی ژنان و گەنجان کە ئایندەی خۆیان لە ئێران بە تاریکی دەبینن وڵات بەجێ دێڵن. ئەم کۆچانە تەنها بەهۆی بارودۆخی ئابوووریەوە نییە، بەڵکو بەهۆی سنووردارکردنی مافی کۆمەڵایەتی و سیاسیشەوەیە. بەڵێ جگە لەمە لابردنی ڕووپۆش و ناڕزایەتی بە حیجابی ئیجباری یەکێک لە لایەنە گرنگەکانی کەلێنی نێوان ژنان و کۆماری ئیسلامیە. ئەم ناڕزایەتیانە لە شێوەی سەرهەڵدانی کۆمەڵایەتی وەکو کچانی شەقامی ئینقلاب یان چوارشەممەی سپی دەرکەوت. بەڵام لەگەڵ بزوتنەوەی ژن ژیان ئازادی بە شێوەیەکی بەرفراوانتر لە کۆمەلگادا گەیشتە لووتکە. ژنان ڕۆڵێکی چالاکیان لە ناڕزایەتیە مەدەنیەکانی شەقام و سەندیکا و چینایەتی و لەوانەش لە نێوان خانەنشینەکان دۆزیوەتەوە. ئامادەبوونی بەرفراوانی ژنان لەو ناڕزایەتیانەدا تووڕەیی و ناڕازی بوونیان لە بارودۆخی ئێستا و هەوڵدان بۆ گۆڕانکاریە بنەڕەتیەکان نیشان دەدات. ئەم ناڕزایەتیانە زۆر جار بەرەوڕووی سەرکوتی تون دەبنەوە، بەڵام بەردەوام دەبن و کەلێنی نێوانی بزوتنەوەی ژنان و حکوومەت فراوانتر دەکەن. بەڵێ هاوکات زۆرێک لە ژنان بۆ دەربڕینی ناڕزایەتی خۆیان و ڕێخستنی ناڕزایەتیەکانیان ڕوویان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کردووە. ئەم چالاکیانە هەڵگری ئاشکراکردنی پێشێلکاریەکانی مافی ژنانە. مێدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک ئامرازێکی بەهێز بۆ بەرامبەرکردن لە تەبلیغاتی فەرمی حکوومەت و بڵاوبوونەوەی ڕاستیەکانی کۆمەڵگا کار دەکەن. ژنان و چالاکانی مافی ژنان هەوڵێکی زۆریان بۆ گۆڕینی یاسا کان نابەرابەری دەسەلمێنن داوە. کەمبوونەوەی ڕێژێ هاوسەرگیری و زیادبوونی تەلاق هەلێنی دیکە نێوان حاکمیەتی سەرەوە و کۆمەڵگای ژنانە. زۆرێک لە ژنان بە تایبەت گەنجان نەیانەوێت هاوسەرگیری بکەن یان پێیان باشە هاوسەرگیریەکەیان دوا بخەن. هەروەها زیادبوونی ڕێژە تەلاق وەک نیشانەی ناڕازیبوونی ژنان لە یاسا و بارودۆخی ژیان لە ئێران سیر دەکرێت. جگەلەوە ژنان بە بەکارهێنانی هۆنەر و کولتور وەک ئامرازێک بۆ دەربڕینی خۆڕاگری و ناڕزایەتی ناکۆکی نێوان خۆیان و حکوومەت نیشان دەدەن. بەرهەمە هۆنەریەکانی پەیوەست بەم ناڕزایەتی و گرژی و کەلێنە وەک فیلم، پارچە مۆسیقا و بەرهەمە ئەدەبیەکان کە ڕەخنە لە بارودۆخەکەی ئێستا دەگرن نەک تەنیا لە ئێران بەڵکو لەسەر ئاستی جیهانیش کاریگەریان هەبووە. بەڵێ هاوڕێ پەخشان هەروە لە درێژەدا نووسیوێتی بۆ ئەوەی بڕوا بەوە بکەین کە بوونی ژنان لە حکوومەتی 14هەمدا گۆڕانکاریەکی مانادار و
پێک هاتەیە و تەنها پەخشانێکی تاکتیکی نییە پێویستە ئاڵوگۆڕێکی خوڵ و پێک هاتە لە چەند بوارێکی یاسایی و ڕاستەقینەدا بەدی بکرێت. هێندێک لەو گۆڕانکاریانە بریتیە لە هەڵۆشانەوەی یاساکانی پەیوەست بە حیجابی ئیجباری و ئەو یاسانە کە نابرابەری و بێمافیژنان دەکەن بە یاسا جیاکاری مەدەنی لە بواری خێزان دامەزراندن مافە مەدەنیەکان و هەروە پاراستنی ژنان لە تونند و تیژی. هەروە یەکسانی جنسێتی لە بواری پەروەردە و بازاڕی کار و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە بابەتە گرنگەکانی گۆڕانکاری بنەڕەتین. ئەگەر ئەم گۆڕانکاریانە بۆ ماوەیەکی دیاریکراو یان دۆخێکی قەیرانیەوە سنووردار نەبن و لە حکوومەتەکانی دواتریشدا بەردەوام بن ئەوە نیشانەی پابندبوون بە گۆڕانکاریەکی استراتیژیک دەبێت. پێدەچێت بوونی ژنان لە حکوومەتی چواردەهەمدا لەم بارودۆخی ئێستا پاشەکشەیەکی تاکتیکی بێت لە بەرامبەر بە زیادبوونی ناڕزایی و کە لێنە کۆمەڵایەتیەکان و فشارە کۆمەڵایەتیە ناوخۆیی و نێودەوڵەتیەکانی دژی حکوومەت کە دوای بزوتنەوەی ژن ژیان ئازادی و ڕووداوە پەیوەندیدارەکان هاتوونەتە ئاراوە بۆیە ناکرێت بەشداری چەند ژن لە هەمان سیستم وە گۆڕانکاریەکی هەمیشەیی و بنەڕەتی بۆ ڕۆڵی ژنان لە ڕوانگەی سیستمێکی سیاسی لە قەڵم بدرێت. زۆر سپاس بۆ هاوڕێ پەخشان بۆ ئەم نامەی کنار. بايكي ميوال سركو ليلى منيش بابا خوشتما بايكي ميوال بوتشني يخوا بايا بايكي ميوال بوتشني يخوا بايا
چاوان لەم بەشەدا دێنە سەر نامەیە کە کاکفەردین لە شاری سنەوە بۆ ناردین و داواشی لێکردوین کە وتێتی ئەگەر چی بابەتەکە سیاسی نییە بەڵام بیخێنەوە بەسەر چاو کاکفەردینجان ئێمەژەوە لەسەر داواکاری بەڕستان ئێمە و نامەیە دەخێنینەوە. نووسێتی دایک لە نێو منداڵدانیدا نۆمان کۆرپەلەکەی هەڵدەگرێت. ئەو تەمەنەی لە ژیانی منداڵەکەشدا دەمێنێتەوە باوک هەڵی دەگرێەوە هەستیشی پێناکە. دایک کاتێ دڵنیا دەبێ وە خەو لە چاوانی دەکەوێت کە کۆرپەکەی برسی نەبێ. باوک مناڵەکەی فێر دەکا برسی نەبێ بەڵام مناڵەکە هەستی پێناکە. دایک کۆرپەکەی لەسەر سنگی هەڵدەگرێت بەڵام باوک مناڵەکەی لەسەر پشتی هەڵدەگرێ و ناشیبینێ. هەموو مناڵێ هەر لە مناڵیەوە حەز بە خۆشەویستی دایک دەکات بەڵام کاتێ حەز بە خۆشەویستی باوک دەکا کە خۆی بوو بێت بە باوک. دایک بە هیچ شێوە و نرخێک هەڵناسەنگێندرێت بەڵام ڕۆژگار باوک دووبارە ناکاتەوە. لەگەڵەوەشدا دایک هەمیشە بە مناڵەکانی دەڵێ کاتێ باوکتان بۆ ماڵەوە گەڕایەوە بە زەردەخەنەیەکی شیرین پێشوازی لێ بکەن چونکە جیهانی دەرەوە جیهانێکی سەختە و پڕە لە ناخۆشی باوکتان تێک دەشکێنێن. لە ئەنجامدا منیش دەڵێم دایک و باوک دوانەیەکەن بەراورد ناکرێن و لە یەکدی گیان نابنەوە. سەبارەت بە منداڵەکانیان لە ژیاندا یەک ئەرک و یەک ئامانجیان هەیە. هەردووکیشیان وەک دوو چەپکە گۆڵە دوو دڵ و گیانی گەورە و بەسۆز وەک دوو گەوهەری شەوچراغوان تا لە ژیاندا بن وەک تیشکی خۆرێکی ڕووناک و بەهێز بۆ منداڵەکانیان دەسووتن. ڕێ تاریکی ژیانی منداڵەکانیان ڕووناک دەکەنەوە تا لە ژیاندا بن نە هەرگیز بێزار دەبن ناوازیش لە خۆشەویستی منداڵەکانیان دێنن. با قەدری باوک و دایکانمان بزانین. سپاس بۆ کاکفەڵێ زۆر سپاس دەکەین بۆ کاکفەردین کە ئەو نامە پڕ لە هەست و سۆزەی کە تەوسیفێکی جوانی لێ دایک و باوک کرد. سپاس دەکەین کاکفەردینجان. بینەرێکی ئازیزمان بە ناوی ئازاد لە شاری بۆکانەوە بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی کاک قادر جەنگی سیمای ناسرا و خۆشەویستی ناوچەی فەیزوڵڵا بەگی بۆکان و برای یەکێک لە گیانبەختکردوانی ناوڕیزەکانی کۆمەڵا هاوڕێ محەممەد جەنگی بۆ نردوین کە لەم بەشەی بەرنامەکەماندا دەقی نامەکەی ئەو ئازیزە دەخوێنینەوە بۆتان. جێگای ئاماژەیە کە ئەو بینەرە خۆشەویستە خۆی یەکێکە لە هاودەورە و هاوبەندەکانی کاک قادر لە زیندان لە ساڵەکانی سەرەتای بەدەسەڵات گەیشتنی ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامیدا. کاک ئازاد نووسیوێتی کاک قادر ساڵی 1332 هەتاوی لە ئاوایی قەڵاگای سەر بە ناوچەی فەیزوڵڵا بەگی بۆکان لەدایک بووە. ئەو هێشتا لە تەمەنێکی زۆر منداڵیدا بوو کە بنەماڵەکەی کۆچیان کرد بۆ ئاوایی تیکانتەپە هەر لەو ناوچەیە. کاک قادر لە تەمەنێکی کەمدا باوکی لەدەستداوە سەرپەرشتی خۆی و باقی ئەندامانی بنەماڵەکەی کەوتە سەرشانی دایکیان واتە دای ئامینە. کاک قادر هەر لە سەرەتای منداڵیەوە تامی تاڵی هەژاری و نەجاری هەست پێ کرد و بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆی و بنەماڵەکەی ڕووی کردە شرکەتە بیناسازیەکان و لە جەرەوەی کوردستان گەلێک ڕەنج و ئازاری کاری کورس و تاقەت پڕۆکێنی تەحەمڵ کرد. ئەو بەر لە شۆڕشی 57 لەگەڵ کۆڕ و کۆمەڵە چەپ و شۆڕژگەرەکان ئاشنا بوو بەردەوام ماڵەکەی شوێنی هەڵگرتن و شاردنەوەی کتێب و کەلوپەلی نهێنیەکانی شۆڕژگەران بوو. لە شۆڕشی 57 کۆمەڵانی خەڵکێران لە دژی ڕژیمی سەرەڕۆی پاشایەتی چالاکانە بەشداری کرد و دواتریش خەبات و تێکەوشانی خۆی بە کۆمەڵەوە گرێدا و وەک هەڵسوڕاوێکی بە دەروەستی کۆمەڵە بەردەوام یار و یاوەری پێشمەرگەکانی کۆمەڵە بوو لەو ناوچەیە. بە گیانبەختکردنی براکەی واتە هاوڕێی محەممەد جەنگی ناسراوە بە پاوەڵ بە شێوەیەکی شێرگیرانەتر و لێ بڕاوانەتر درێژەی بە خەبات و تێکۆشانیدا. بەڵێ لە کاتی گێرانەوەی ناوچەکە لەلایەن هێزە سەرکوردگەرەکانی ڕژیمی ئیسلامیەوە کاک قادر لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە ناسراوە دەست بەسەر کرا. بە شایدی هەموو هاوبەندیەکانی وەلەوانە بۆ خۆم کاک قادر لە ناو زینداندا گەلێک ئەشکەنجە و ئازاری وحشیانەی تەحەموڵ کرد بەڵام هیچ کات لێوی ڕازداری نەکردەوە و سەرنجام دوای نزیکەی 2 ساڵ بیلا تەکلیفی ڕەوانەی زیندانی ئەڤین کرا و سزای 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا. دوای ماوەیەک لە زیندانی ئەڤینەوە گواسترایەوە بۆ زیندانی قزل حەسەر. پاش تێپەڕبوونی مانگێک ڕەوانەی زیندانی بۆکان کرایەوە.
سەرڕای ئەوەی کە دادگایی کرابوو و سزای زیندانی بۆ بڕابەوە بەڵام لە زیندانی بۆکان سەر لەنێ بۆ ماوەی 3 مانگ خستیانەوە ژێر ئەشکەنجە و ئازار بۆ ئەوەی کە بە زۆر ناچار بەدان پێدانانی بکەن بەڵام دیسانەوە ئەشکەنجەگەرانی ناومێت کرد و ڕازەکانی نەدرکان. دواتر ڕەوانەی زیندانی شاریس نەکرا. کاکخادر ئەگەر چی سەوادی خوێندنەوە و نووسینی نەبوو بەڵام وەک خەباتکارێکی خۆراگر تا کاتی ئازادبوونی لەسەر بیر و باوەڕی شۆڕشگەرانی خۆی پێداگری کرد و هیچ نەهێنیەکی بەدەست ئەشکەنجەگەرانی ئیسلامیەوە نەدا و سەرنجام دوای تەحملکردنی 3 ساڵ زیندان و ئەشکەنجە ئازاد کرا. پاش ئازادبوونی لە زیندان بەهۆی ئەوەی کە بەردەوام لە ژێر چاوەزێری بەکرێگیرەوانی ئیسلاحاتی ڕژیمدا بوو بە ناچاری بۆ کارکردن و زابینکردنی بژێوی ژیانی بنەماڵەکەی ڕووی کردە شاری تاران و لە باخێکی دانیشتوویدا خەریکی کارکردن بوو. کاک قادر ساڵهای ساڵ کرێکاری دەربەدەری و غوربەتی تەحمڵ کرد بەڵام سەر بەرزانە ژیا. ئەگەرچی کاک قادر دوای جیابوونەوەکەی ساڵی 2000 لە کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران بوو بە لایەنگری کۆمەڵەی شۆڕژگری زەحمەتکێشان بەڵام هیچ کات پەیوەندی سۆزداری و هاوڕێیانەی لەگەڵ دۆستان و هاوڕێکانی پێشووی خۆی نەبڕی و لەسەر بیر و باوەڕی شۆڕژگەرانەی خۆی سوور بوو. زۆر بەداخەوە کاک قادر دوای 10 ساڵ دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ نەخۆشی دیابێت سەرنجام شەوی 11 خرمانانی 1403 هەساوی بۆ هەمیشە ماڵەوەی لە ژیان کرد. تەرمی کاک قادر بە بەشداری هەزاران کەس لە خەڵکی بۆکان و ناوچەکە لە ناو خەم و پەژارەی زۆری بەشدار بوواندا لە ئەوایی تیکان تەپا بە خاک سپێردرا. بەڵێ ئێمەش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بم بۆنەوە پرسە و سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی بنەماڵەی سەربەرزی کاک قادر و دۆستان و خەڵکی ناوچەی فەیزوڵڵابەگی بۆکان و دەوروبەر دەکەین. یادی کاک قادر جەنگی بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ڕۆژی هەینی 9 مانگی خەرمانان هاوڕێم مەنسوور ئەحمەدی تێکۆشەری دێرینی کۆمەڵە بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. هاوڕێ مەنسوور ئەحمەدی ساڵی 43 هەتاوی لە گوندی بەرقەڕووی سنە چاوی بە ژیان هەڵێناوە تا قۆناغی دەبرستان درێژەی بە خوێندندا و پاشان پەیوەست بە ئەرتەشی ئێران بوو. کاتێک کۆمەڵە چالاکیەکانی لە ناوچەی کەڵاتەرزان و سنە دەست پێ کرد بە شێوەی نەهێنی کاری بۆ کۆمەڵە دەکرد. بە دوای ئاشکرابوونی چالاکیەکانی کۆمەڵە هاوڕێ مەنسووریش چالاکیەکانی ئەلەنی کرد و پاش چەند ساڵ پەیوەست بە گوردانی ئارێز بوو. ناوراو لە چەند شەڕدش بە کۆماری ئیسلامی بەشداری کرد. کاک مەنسوور خزمی شەهید بەیان بەرقڕوو هاوڕێی نزیکی تەوفیق ئەلیاسی و شەهید ئارام بوو. بەڵام ساڵی 67 پاش ناسایی بوون لەلایەن سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ ماوەی 3 ساڵ لە بەندیخانەی ئێڤین ئەشکەنجە و ئازاردرا. ئەو چالاکە سیاسیە پاش ئازادی بەهۆی گوشارەکانی بەسیج و سوپان ناچار بە کۆشکردن بۆ ئاوای نەگەڵ بوو. لەو ماوەیەدا هاوڕێ مەنسوور درێژە بە چالاکیەکانیدا و 2 مانگ لەمەوبەر لەگەڵ هاوژینەکەی لە جادەی مەریوان بۆ سنە تووشی ڕووداوی هاتوچۆ بوو. ڕۆژی هەینی ئەو تێکۆشەرە دێرینەی کۆمەڵە لە نەخۆشخانەی کۆسەری شاری سنە بۆ هەمیشە ماڵەوەی لە ژیان کرد و ڕۆژی ڕابردوو مەراسمی پرسە و سەرخۆشی هاوڕێ مەنسوور بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. یادی عەزیزی بەرز و بەڕێز بێت. بەڵێ ئازیزان خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون. هیوادارین کە بەرنامە هەفتەیشتان بەدڵ و بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت بێت. دووبارەش چاوەڕێی نامە و ئیمەیلی و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان حتمما پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبوچوونەکانتان باس بن. ماڵەوە. ماڵەوە.